بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا أكرم الأكرمين. بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵم لە زنجیرەی چوارەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە تەفسیری جزئی قەد سەمیع الله و لە سوورەتی المجادلە یان مجادلە. لە دەرسەکانی پێشوو گەیشتینە ئاەتی ژمارە 13 ئاەتی ژمارە 13مان تەفسیر کردو لێکماندایەوە. ئێستا دەگەینە ئاەتی ژمارە 14 هەتا ئاەتی ژمارە 22 واتە کۆتابەشی سوورەتی المجادلە. پەیوەندی تەوەری یەکەم لە تەفسیری ئەو چەند ئاەتە پیرۆزە پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. لە ئاەتەکانی پێشوو باسی دیاردەیەکی ناشرین و ناشیا و کرا، ئەویش ترپە تربکردن و بەنهێنی قسەکردن لە نێوان یەکتر بوو، بە تایبەت ئەو ترپە ترپ و قسە بەنهێنیانەی کەوا لە دژی ئاینی پیرۆزی خوا، لە دژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەبەستی جێرە شێوێری و ئاژاوە نانەوە بوو. لۆیە خوای گەورە نەهی لێ کرد کە بە هیچ شێوەیەک حتا ئینسانی موسڵمانیش نابی بە نهێنی بە پسەپس قسەی بکاتێ. لەو چەند ئاەتە پیرۆزانەی دادێ کە ئێمە ئەو لەو دوانەی ئەو ئێستا دەچینە خزمەتی خوای گەورە باسی خۆی یەکلاییکردنەوەی ئینسانی موسڵمان دەکات لەوەی کەوا خۆی بخاتە بەرەی ئیمان یان بەرەی کوفر. یعنی ئەمە دوو لایەنمان هەیە، دوو شتمان هەیە، کوفر و ئیمان. ئایا ئەتوو لە بەرەی جیهان لایدای لە لای خۆت یەکلا کردەوە بۆ ئەوەی کەوا دڵت قەلب و قالبت هەستت نەستت ڕەنگت دەنگت لە بۆ ئیمان و ئیمانداران بی یان لە بۆ کوفر و کافران بیتن. خوای گەورە ئەو بابەتە گرنگە زۆر بە وردی باز دەکا کە ئیمانداری ڕاستەقینە تەواو دەبی ئەو کەسەبی کە بەڕاستی وەلایی خۆشەویستی سەرخستنی لۆ خوا لۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لۆ ئیمانداران بی. دەبی تەبەڕا بکە، دەبی خۆی بە دوور بگری، دەبی دوورە پەرێز بی لە کوفر، لە کافران، لە زاڵمان، لە هەموو کەسێکی خراپ و بەدکار و لە شەیطان و شەیطان سیفەتان. تەوەری دووەم مانای وشەکان تەوەلەو قەومەن پاڵپشتی خەڵکێک مەبەست پێ لێرە جوولەکەکانت دەکەن خۆشەویستیان بۆ دەردەبڕن. ساءە خراپترین ناشرینترین کردەوەیە. ئەیمانەهم جونە سوێندەکانیان دەکەن بە بەربەست یان قەڵغان. فەصەدوو عن سەبیل الله بەربەست ڕێگری دەکەن لە ڕێگای بانگەوازی بۆ دینی خوا. لەن توغنیە هەرگیز سوودی نابێت بۆیان یەبعەثوهم الله جەمیعا خودای گەورە هەمویان زیندوو دەکاتەوە. وەیەحسەبونە ئەنەهم عەلا شەی وا تێدەگەن لە دوا ڕۆژ سوێندەکانیان سوودی بۆیان دەبێت. استحوذ عليهم الشيطان شەیطان بەسەریاندا زاڵ بووە. حیزب الشەیطان کۆمەڵ شوێن کەوتە پشتیوانی شەیطانن. یحادون الله وەڕەسوولە دوژمنایەتی سەرپێچی فەرمانی خودا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەکەن. ئەلئەذەلین ڕسواترین بێنرخترین دروستکراوی خوای گەورەن. کەتەبە الله بڕیاری داوە سەپاندوێتی خوای گەورە. یوادونە خۆشەویستی دەرببڕن پشتیوانیان بکەن. کەتەبە فی قولوبهم بڕوای لە دڵیاندا چەسپاندووە جێگیری کردووە. و ئەیەدەهم بڕوح منه پشتیوانیان دەکات بە قورئانی پیرۆز یان بە جوبریل یاخود بە ڕەحمەتی خۆی خوای گەورە سوبحانەه وتەعالا. بەڕێزان و خۆشەویستان ئاەتی ژمارە 14 کە خوای گەورە دەفەرموێ أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم ألم تر إلى الذين تولوا قوما غضب الله عليهم ما هم منكم ولا منهم ويحلفون على الكذب وهم يعلمون. لو آيات بيروزا كخواي گەورە سبحانه وتعالى باسي حاڵی جوولەکەکان و باسی
ئەو منافقانە دەکە کە پشتیوانی جوولەکەکانیان دەکرد. ئیبن ئەبی حاتەم لە هۆی دابەزینی ئەو ئایەتە دەفەرموێ سەدی و مقاتل دەجێڕنەوە دەڵێن پێمان گەیشتووە ئەو ئایەتە پیرۆزە سەبارەت بە عەبدوڵڵای کوڕی نەبتەلی دووڕوو یعنی کابرایەکی منافق بوو دابەزی لەگەڵ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دادەنیشت پاشان قسەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دەگەیاندە جوولەکەکان کاتێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ماڵی خێزانێک لە خێزانەکانی بوو فەرمووی ئێستا پیاوێکی دڕق دەردەکەوێت کە بە دوو چاوی شەیطان دەبینێت بە دوو چاوی شەیطانی دەبینێت یعنی چاوەکانی شەیطانیە. اینجا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم پێی فەرموو بۆچی خۆت و هاوڕێکانت جوێنم پێدەدەن سوێندی بە خودا خوارد کە ئەو وای نەکردووە. بەڵام پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ وات کردووە. ڕۆیشت چوو هاوڕێکانی هێنا سوێندیان بە خودا خوارد کە جوێنیان نەداوە. اینجا ئەو ئایەتە پیرۆزە دابەزی. ئەوە هۆی دابەزینی ئەو ئایەتەی پیرۆزەی کە باسمان کرد. اینجا دەینە سەر تەوەری چوارەم ئەویش بریتێ لە تەفسیر و ڕاوەکردن و ڕوونکردنەوەی ئایەتەکان. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرموێ ئەلەم تەڕە إلى الذين تولوا قوما غضب الله عليهم ما هم منكم ولا منهم ويحلفون على الكذب وهم يعلمون. خوای گەورە لێرە دەفەرمی ئەلەم تەڕە واتە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان ئەی باوەڕدار و ئیمانداران بە تێگڕایی ئایا ئێوە نابینن یعنی ئاگداری حاڵی وانە نین یعنی علمتان نییە زانستان نییە زانیاریەتیان نییە إلى الذين یعنی سەید ناکەن حاڵی ئەو کەسانە نابینن چێ ئەوانەی کەوا تەوەلەو قەومەن. طبعا ألم ترى لقرآن قالك زورة خواي ألم ترى كيف فعل بلام ليرة بإلى تعدي كديا هر كلمة فعل مضارعي ترى يعني بينين ألم ترى إلى الذين ما دام إلى لبهاتيا زياتر بمعنى بينين تساودي واتا حالي أو كسانة بتاعي خوتان دبينن تقال تزار يقدكن تند بجرأة برامبر أنزام داني قناه تاوان سەر پێچکردی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کەوا ئەلەم تەڕە إلى الذين تولوا ئایا حاڵی ئەو کەسانە نابینی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی مسلمانان حاڵی چێ الذين ئەوانەی کەوا تەولوا پشتیوانی دەکەن پشتیوانی لە چێ دەکەن تەولوا قەومەن پشتیوانی خەڵکێک دەکەن ئەو کەسانە غەضب الله عليهم خوای گەورە لێیان تۆڕە بووە خوای گەورە غەزەبی لێیان گرتووە خوای گەورە لە چێ تۆڕە بوو غەزەبی لە چێ گرت لە جوولەکەکان ئەوانەی خوای گەورە سبحانه وتعالى غەزەب و خشمی لێیان گرت بە سەبەبی ئەوەی کەوا هەرچی خراپەکاری بوو پشتیان کرد لە دینی ڕاستەقینەی ئیسلام و کاتی خۆشی دژایەتی موسا پێغەمبەر و پێغەمبەرانیان کرد سەڵات و سەلامی خوایان لەسەر بی ئەوانە تەوەلەو قەومەن ئەو منافقانە پشتیوانی خەڵکێک دەکەن خۆیان بەلای خەڵکێکدا دەگرن کەوا غەضب الله عليهم کە خوای گەورە لێیان تووڕە بووە ما هم منكم ولا منهم ئەو جوولەکانە ما هم منكم یان ئەو منافقانەی کە پشتیوانی جوولەکان دەکەن لە ئێوە نین لە ئیمان لە ئیسلامەتی لە مسلمانیەتی داشۆریون ئەوانە ئیماندار نین ولا منهم وەلەوانیش نین یعنی لەگە جوولەکەکانیش نینە خۆیان لەو بینەی ماینەوە خوای گەورە کە باسی منافق دەکات لە قورئان دەفەرموێ مذەبذەبینە بەینە ذەلیک لا إلى هؤلاء ولا إلى هؤلاء ئەوانە ڕاران ئەوانە پەتێرێ دەکەن حەجارە لەسەر پەتەچینە لا إلى هؤلاء نلقر أو تسيني إيمان دارانن ولا إلى هؤلاء لقد جولك كانيش نين يعني لو بين بمين نوا لو أوانا براستي ما دام بدرة إيمان ينيناوا أوانا لإيوجنين كافرن بباورن ويحلفون على الكذب سوين دخون لسن أو درياني كوا ديكن أي پیغمبري صلى الله عليه وسلم وهم يعلمون زور بتاشيش دزانن
ئەو کردداری کە دەیکەن کردارێکی خراپە زۆر بە چاک دەیزانن ئەوەی دەیکەن ناحەقیە خراپەکاریە. ئیمامی قوشەیری ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ ئەوانەی کەوا مەغضوب عەلەیهیم چێن ئەو کەسانن کەوا ئەشرەکە في ئیستیحقاقی غەضەبی الله ئەو منافقانەی پشتیوانی جوولەکەکانیان کرد کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا غەضەبی لێیان کرد ئەوانیش بە هاوشێوەی وان خوای گەورە لێیان تووڕە بوو. لێ ئەگەر تەماشا بکەیت خوای گەورە سوبحانەهو وتەعالا یەک سوورەتی تەواو بە ناوی منافقان سوورەتێکی منافقون هەیە سوورەتی منافقون خوای گەورە لە سوورەتی بەقەرە خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران خوای گەورە لە سوورەتی نیسا و لە چەندین سوورەتی تر خوای گەورە و لە سوورەتی تەوبە خوای گەورە بە لێشمە غەزەبی خۆی یعنی بە لێزمە بارانی خۆی دادەبارێنی لە خەشم و تووڕەیی و غەزەبی خۆی لە باسکردنی صفاتە ناشرینەکانی ئەو منافقانە. لێ ئەو منافقانە چونکە پشتیوانی جوولەکانیان کرد هەمان ئەو غەزەبەی خوای گەورە کە بەسەر جوولەکان داهات بە سەواریش داهات. لێ فەمەن تەوەلا مەغضوبەن عەلەیهی دەفەرمێ ئیمامی قوشەیری هەر کەسێک پشتیوانی هەر کەسێک بکە هەر چینێک بکە کە خوا غەزەبی لێیان گرتیا فقد استحق غضب الله ئەو کەسەش بەڕاستی مستحقی غەزەبی خوای گەورەیە. خوای گەورە پەنامەم بدە. لێیە هەن لە ئیسلامەتی پێغەمبەری خوا زۆر ئاگادارمان دەکاتەوە دەفەرموێ من تشبه بقوم فهو منهم نەک هەتەنها بەدڵ لەگەریان بی هەر خۆت بتوێنی بەوان خۆت بتوێنی بەو قەومەی کە جوولەکەنە کە گاورن کە مشریک و کافرن فهو منهم لەوان هەژمار دەکرێت. خوا پەنامەمدا. لێ زۆر مهمە ئینسانی ئیماندار خۆی یەکلا بکاتەوە بەلای چین و کۆمەڵی کەسانێک نەبی کە خوا لێیان تووڕێ. خوا پەنامەمدا. لە ئاەتی ژمارە 15 خوای گەورە دەفەرموێ ئەوانەی ئەو دوو ڕوانەی کەوا بەو شێوەیە درۆیان کرد سوێندی بە ناحەقیان خوارد خۆیاندا لای جوولەکەکان ئەوانە خوای گەورە بە شێوەیەک سزایان دەدا. خوای گەورە هەندە لێیان تووڕەیە ئەعەدە الله لەهم عەذابا شەدیدا خوای گەورە عەذابێکی زۆر توندی لێیان ئامادە کردیا کە عەذابی جەهەنەمە. خوا پەنامەمدا. ئەو ئاەتە بەڵگەی لەسەوەی ئەلئان ئێستا دۆزەخ ئامادەیە خوای گەورە ئامادەی کردیا بەردەوام جۆش دەخواتەوە هەمیشە و بەردەوام ئەو جەهەنەمە خوای گەورە ئامادەی دەکا حتا ئەو کاتێکەوە دەستنە ناوی و ئەو کەسەی بمری قەبرەکەی لە بۆی دەبێتە قۆرتێک لە قۆرتەکانی ئاگری دۆزەخ. خوا پەنامەمدا. لێ ئەعەدە الله لەهم عەذابا شەدیدا خوای گەورە سزایەکی زۆر بەتوندی لە بۆ ئەوانە داناوە لە بۆ ئەو منافق و ئەو جوولەکانە ئینەهم ساء ما كانوا يعملون بەڕاستی خراپترین کەلیمەی ساء لە فعلی لە زمانی عەرەبی پێی دەوترێ فعل الذم فعل المدح والذم مدح نعمة عكسي ساء ساء وقت خرابترين دواروش كرداري أو دوروانيا كاولا دجي خواو بيغنبري خوا صلى الله عليه وسلم أنزاميان ددا عند خواي قرد فرمي أو منافقانا اتخذوا أيمانهم جنة أو سوين دا بدروياني خويان كديان خوات ديان كد بقلغان ديان كد بربست لو أوي كوا خويان بباريزن خويان رزقار بكن لوي كوا بيغنبري خوا صلى الله عليه وسلم بڕیاری کوفریان لەسەر نەداتن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە لایەنە دەرەوەکەی وان حکمی دەکرد کە ئیماندارن و بە زوبان دەیانگۆ ئەمە مسلمان لە ڕیزی مسلمانیاندا بوو لۆیە بەڵام ئەوان سوێندیان دەخوات ئەو سوێندە بە ناحەقانە ئەو سوێندە درێنانیان دەکردە قەلغانێک لۆ ئەوەی کەوا پێغەمبەری خوا حسابی مشریکانیان لەگەڵ نەکا حسابی کافرانیان لەگەڵ نەکا لۆ لەبەر ئەوەی ئەوان خۆیان یەکلا نەکردبووە خوای گەورەش ڕێگای نەدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەگەر کە شەڕ لەگەر ئەو منافقانە بکە یان بیان کوژی حتا ئەو کاتێکەوە ئەوان چوونە جەبهە و چوونە بەرەی کۆمەڵی کافر کە لەگەڵ وانیان شەڕ کرد
چونە چینی وان ئەوە ئاشکرا بوو. لۆیە خوای گەورە فەرمووی یا ئەیها النبی جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیهاد و غەزا بکە لەگەر مشریکەکان لەگەر کافرەکان لەگەر ئەو منافق و دووڕوانە کاتێک خۆیان یەکلا کردەوە لەگەر بەرەی کافرەکان. بەڵام کاتێ ئەوان لەگەر مسلمانان بوون نوێژیان دەکرد لەگەڵ پێغەمبەری خوا بوون هەندێک جار لەگەر پێغەمبەری خوا دەڕۆیشتن لە بۆ غەزا. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیوەندی بە ناودڵی وان نەبوو حەقی پێیاندا نەبوو. فصدوا عن سبيل الله بەوەی ئەو سوێندە درێیانەی خۆیان ڕێگریان دەیان کردە هۆکارێک لۆی ڕێگری بکەن لە گەیاندنی دینی خوا لە بڵاوبوونەوەی دینی خوا لەو دەعوە و بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەوانە فلهم عذاب مهین عذابێکی ڕسواکەری کەوا دەبێتە مای ڕسوایی لە دنیا و لە قیامەت لە بۆ ئەوانە هەیە. لۆی ئەگە سیر بکەین لە هەموو دنیا لە مێژوو ئەگە بخینەوە ئەوانەی منافق بوونە ئەوانەی دووڕوو بوونە ئەوانەی دەغەڵ و گەندەڵ بوونە سبحان الله عاقبەتیان زۆر خراپ بووە. وەرە تەمەشا بکە لە عەبدوڵڵای کوڕی ئوبەی بن سەلول کە لە سەردەمی پێغەمبەر بوو ڕەئس المنافقین بوو هەتا ڕۆژی قیامەتێ ئەوانەی منافقن ئەوانەی یعنی لە بربەست دەخەنە بەردینی خوای گەورە ئیلا خوای گەورە لە دنیای ڕسوایان دەکات پێش قیامەتێ. خوا پەنامان بدە. اینجا خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا. ئەو دووڕوانە با زۆر چاک بزانن لەن لە زمانی عەرەبی لە بۆ نەفیە بەڵام نەفیەکی هەتا هەتایی پێی دەوترێ لەن ئەدات و نەفین للتەبیت واتە هەتا هەتایی ئەوانە لەن تغنی عنهم بە هیچ شێوەیەک سوود و قازانج ناکەن لە بۆ وانە کەلیمەی عن لە زمانی عەرەبی لە بۆ بوعد و مجاوزەیە واتە لن تغني عنهم أموالهم أو مال سروة ساماني لدنيا هيتيان كبيد نازل ولا أولادهم أو من ضالاني كهيتيان مالو من ضالو خزمو كسو أو كهيتيان من مالو من ضالكيان لن تغني عنهم هيت خرابيش اللي بدور ناخا هيت سزاجي خواي قوريان لناجر توا كاتيك خواي قوري بالريالي دا سزايان بدا نمالو نمندالو نبوستو نبارو نبلا هشتك داديان نادا من الله شيئا لو عذابك للايني خواي قورو دي هشتكيان لي كم ناكاتوا هشتكيان لي دور ناخاتوا أولئك أصحاب النار أو دوروانا براستي خلشي ناو دو زخل أوانا خلقك للروجي قيامت خواي قورو دي خاتا ناو دو زخو خواب بنامان بدا خواي قورو دي فرمي إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا دەفەرمێ دووڕوەکان لە ڕۆژی قیامەتێ لە ژێرەوەی ژێر ژێری بنەوەی ناو دۆزەخدان خوا پەنامان بدا. حاڵیان لە کافرەکانیش خراپترە چکە ئەوانە بەڕاستی بربەستێکی زۆر گەورە بوونە لە ڕێی دینی خوای گەورە. هم فيها خالدون لەبەرەوەی کافر بوونە بەدڵ ئەوانە بە زوبان تەنها گوتیان ئەمە ئیمانداری ئەگەنا لە دڕە کافر و بێباوەڕ و پشتیوانی جوولەکەکان بوونە بۆیە عەزابێ بە هەتا هەتایی لە ناو دۆزەخدا دەمێننەوە خوا پەنامان بدە یا ڕەبی. اینجا خوای گەورە دەفەرمێ یەومە یەبعەثوهم الله جەمیعا ڕۆژێکە ڕۆژێک دادێ کە ڕۆژی دواییە کە ڕۆژی قیامەتە یەبعەثوهم الله خوای گەورە ئەو خەڵکی هەموو زندی دەکاتەوە و ئەو دووڕوانەش لەگەڵ واندا جەمیعان دووڕوەکان ئیمانداران کافرەکان هەر هەموو بە تایبەت ئەو دووڕوانە زندی دەبنەوە دێنەوە خزمەت خوای گەورە بەڵام بە چه حاڵێک بە چه شێوازێک بە چاوشۆڕی بە شەرمەزاری بە حەسرەت و نەدامەتێکی زۆر فەیەحلیفونە لەهو کەما یەحلیفونە لەکم. بۆیە ئەوانە لە ڕۆژی قیامەتیش کوو لە دنیایێ بە حسابی خۆیان یخادعون الله ورسوله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم. لقيامتش ديان وادزان همان حالة وادزان بهمان شوي دنيايا تاوبوشيان لي دكري بوي فيحلفون له داني بهمان شوي السوين بخون كما يحلفون لكم هر وكل دنيا السوين دي بدروي عند اخوات لو بيغمري صلى الله عليه وسلم
لشيخ سعدي لتفسيره كي خوي دلي حال إنسان وايا ئەگەر کەسێک بە دەغەڵ و بە درۆ و بە سوێن خواردن و بەو شتانە ژیانی باتە سەر ئەوە لەسەر ئەو حاڵەی دەمری هەر کەسی لەسەر چ بمری لەسەر ئەوەی زیند دەبتەوە دەفەرمێ من عاش على شيء مات عليه هەر کەسێک لەسەر شتێک بژی هەر لەسەرەوەش دەمری ومن مات على شيء بعث الله عليه بعث عليه هەر کەسێک لەسەر چ صفەتێک مرد لەسەر ئەوەی زیندی دەکرێتەوە لێ ئەوانە يظنون أنهم يموهون على المؤمنين پێیان وایە لە قیامەتش دەیانەوێ ئیمانداران هەر بخەڵەتێنن في الآخرة لە ڕۆژی قیامەتێ كما فعلوا بهم في الدنيا وەکو لە دنیایێ وایان دەکرد کەواتە بەڵێ لە دنیایێ ئەگەر شتێکە بی لە قیامەتێ زودایە لە ڕۆژی قیامەت يوم تبلى السرائر هەموو نهێنیەکان ئاشکرا دەبی حاڵی تەواوی وان بە دەردەکەوی بۆیان ناچێتە سەر اینجا خوای گەورە دەفەرموێ استحوذ عليهم الشيطان ئەوانە با زۆر ئاگدار بن بۆیە وا دەکەن چونکە شەیطان بەسەر دڵیاندا زاڵ بووە هێز و توانا و سەیتەرەی خۆی لەسەر دڵیاندا کردووە کەلیمەی ئیستەحوەذە لە چیەوە هاتووە ئیستەحوەذە بعينية بحاء كلمة استحوذ يعني بمعنى غلبته وات الظالبوا عليهم الشيطان بصد ياندا الشيطان بصد شين در ياندا ظالبوا بصد له دنيا باهوي حزو آرزو باهوي دنيا ويستي او انا ايمان ينينا او انا كتنا داوي شيطان او انا بدوت لك كان كتن فانساهم ذكر الله بوي او ظالبوني الشيطان بصد ضليان بۆ هۆی ئەوەی کەوا فأنساهم شەیطان لە بیری بردنەوە چی لە بربردنەوە ذكر الله سبحان الله ذكری خوای گەورەی لە بیر بردنەوە ذكری خوای گەورە چییە يعني ذكری خوا يعني بیریان لە عەظەمەتی خوا نەکردەوە يعني فأنساهم ذكر الله يعني ذكری خوا قورئانە وإنه لذكر لك ولقومك أو قورئانە ئەی پێغەمبەری خوا یادەوەریە یا مای پلەپای و بەرزیە لە بۆ خۆت و قەومەکەت ئەوانە شەیطان وای لێ کردن ئەو ذکرە ئەو پلەپایە ئەو پەیامەی خوا لە بیر بکەن و پشتگوێی بخەن و وازی لێ بینن کە وایان کرد ئەوانە بوونە ئولائیکە حزب الشەیطان ئەوانە بوونە کۆمەڵی شەیطان کەلیمەی حزب لە زمانی عەرەبی يعني الجماعة المنظمة المنتظمة واتە کۆمەڵێک يعني کۆمەڵێکی ڕێکخراو واتە بەرنامەیان هەبی واتە پلانیان هەبی یان پیلانیان هەبی لە دشت ئەو پێی دەوترێ حەزب ئەگە پلانیان هەبوو ئەوە حزبی چاک و باش و بەرەو چاچیە ئەگە پیلانیان هەبوو لۆ تێکدان و ئاژاوەنانە و خراپەکاری ئەوە حزب و شەیطانن لۆی ئاگدار بە هەر حزبێک ئەگەر لە دینی خوا بەدەر بوو هەر کۆمەڵێک ئەگەر تەنزیمەچیان هەبوو ڕێکخراوەیی بوو ئەوە حزب و کۆمەڵە بە هەر برێ ئەمر خۆ حزب نیبە نا کۆمەڵ یعنی حزب واتە کۆمەڵێک ڕێ و تەنزیم و ڕێخستن و کاروباری پێچیان هەبی ئەوانە پێیان دەوترێ حزب کەواتە حزب واتە کۆمەڵێکی ڕێکخراو بە شێوازێکی وا هەڵس و کەوت بکەن لێیە جوولەکان سەرکردەکانی منافقەکان سەرکردەکانیان جوولەکە بوو ئەوان ڕێشوێنیان لۆدانا ها تەنزیماتیان هەبوو لەگە یەکتر کۆبوونەوەیان دەکرد کەواتە وەکو حزبەکەن بەڵام حزبی شەیطانن ئەوانە حزبی شەیطانن ئولائیکە حزب الشەیطان ئەوانە کۆمەڵی ڕێکخراوەیی شەیطانن ڕێیان لە بۆ دادەنێ کە جوولەکەکانن ئەخوای گەورە لەو چەند ئاەتە باسی جوولەکان دەکە غەضیب الله عەلەیهم لێرەش وەصفیان دەکە بەوەی ئەوانە شەیطانن واتە صفتیان صفەتی شەیطانە خوا پەنامەمدا ئەلا ئین حزب الشەیطان هم الخاسرون ئاگدار بن وشیار بن کۆمەڵی و ڕێکخراوی شەیطان کە کار دەکەن لە بۆ لاوازبوون و پیلانداڕستن لە دژی دینی خوای گەورە و پێغەمبەری خوا هم الخاسرون ئەوانە دۆڕاون ئەوانە زەرمەندن ئەوانە هەمیشە لە دێرزەمانەوە شەیطان و کۆمەڵەکەی ئەوەی بە دوو شەیطان کەتبی زەرەری کردیە و قەت قازانجی نەکردیە خوای گەورە لە شەیطان بما پارێزی ئینجا خوای گەورە دێتە سەر کۆمەڵی
باسي بردوام دفرمي إن الذين يحادون الله ورسوله أولئك في الأذلين. خواهي قرد فرمي إن الذين يحادون الله، يعني تي يحادون الله يعني يشاققون أواني صفو ريزي إيمان دارانيان برتوازكر لا يندا لو خويان لا لشوين كوتني ديني خواو بيغمبر وازيان هنا دجايتي خواو بيغمبر ينهل بجار أولئك في الأذلين. أو لو كسانا هجمار دكرين كسوك الرسوا دكرين هم لدنيا هم لقيامته. لويا إمامي بقاعي لتفسير كي خوي دادلي ولما كانوا يفعلون ذلك لكثرة أعوانهم. لوي أوان وان دكت لبروي خلشيان زول لقدابو فيظن الرائي أنهم الأعزاء. لوي خوي أولئك أنهم في الأذلين كومني مسلمانا كمبون أوان زوربون. طبعا لدير زمانه وأكثرهم للحق كارهون وما آمن معه إلا قليل وقليل من عبادي الشكور. كوملي حق دائما كما بلام زور بعزة زور بهيزن زور قورن أجا خويهم بقور بزانن دائما كفر دائما ظلم دائما خرابكاري بشي هر زورن. استحفت قف مليار مسلمان هي مليار كشتق مسلمانة 6 مليار ونيو زياتر 5 مليار ونيو زياتر خلق كافرة بيدينا بتبرستا جولكية قاورة كواتك كمكا أواننا كوا مسلمان كان اللويا كفر دائما خوي بيوايا بعزتا براويا فلاموانية ما بزورينية لا بك نوعيته إيمان دار نوعيته كي زور ساكا كواليتي كي زور باشا. لويا فقال أولئك الأباعد لويا خوي أولئك في الأذلين أواني خويا بدور خست ولا حق في الأذلين أي أذل الخلق أوانا زليلترون ورسواترين خلق لنا لسروي زويدا. أخوي يقول فرمي إن شر الدواب عند الله الذين كفروا. خرابترين مخلوق كلسروي زويا لا إخوة يقول أو كسار ككافر ببروان خوا بنامم دا. حسني بصري دا فرمي إن في المعصية لذلة حد جناحك إنسان بك ما أي رسواي زليلية كبصر إنسان داده وإن طقطقت بهم اللجب أجر أو إنسانا نقومنا جناه تاوان بي دبي تنسوك الرسوابيتا خوا بناما بداو خوا يقول بما باريزي لو سوك الرسوائي كإنسان خوا يقول بما باريزي لا خوا يقول لا آياتي دواتر كوتا آياتي أو سورة دا فرمي أقداري إيمان داران دكاتوا دا فرمي أي إيمان داران أقدار بن أقا خود بإيمان دار دزاني أقا خود بمسلمان دزاني دبي أقدار بي لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر. خواهي قلت من لا تجد أي بيغمبري خواه نابي كوملك هبن أو كوملا يؤمنون بالله بلين أما إيمان من بخواه وبروش جواهي هي بلام لقل أودا يوادون من حاد الله ورسوله يوادون من حاد الله ورسوله. يوادون كلمة معناتها يواد كلمة يواد لود وهاتوا ود يعني خوشويستيتي خوشويستيك لكان قيد الله وبه يقلنا وكان خوا الودود خوا يقول خوي خوشويستك لا عبد بندكاني خوي خوا يقول خوشويستا نابي إنساني إيمان دار لكان قيد الله أو بري خوشويستي هبه لبوچه من حاد الله ورسوله لو أو كساني كوا خويان دياكتوا بكوتنا بري كفر أواني دجاتي خواو بيغمبري خوان كر أجر أو كسانا ولو كانوا آباءهم أجر باوچيان بي أو باو كي كوا سبب وجود إنسانا نزيكترين وخوشويسترين كسلك الإنسان بريسترين كسلك مروف باوكا وأو بري ريزيه أجر باوكا كشد بي مشرك بي كافر بي نابي أو خوشويستيت هبي لبوي خوشويستيتي أو توكلكان قيد الطوبي بلي ريزي لدني تاكي لقلدكي بلان أقدار با نابي خوشويستيتي إيمان داران اللب أبناءهم
ئەگەر ئەو کەسە کافرە کوڕت بیتن پارچە جرجی تووە بەڵام کافرە لۆیە نابی ئەو خۆشەویستە لە بۆ هەبیتن وەکو خۆشەویستێک لە بۆ ئیماندارێک لە بۆ مسلمانێکی ڕاستەقینە ئەو ئیخوانەهم یان ئەگەر ئەو کەسە کافرە برات بێ برا پشتیوانی ئینسانە خۆش دەوێ بەڵام ئەگەر کافر بوو دەبێ زۆر ئاگادار بی نابی ئەو خۆشەویستەی کە لە کانگای دڵەوەیە لە بۆ ئەو کەسەت هەبی کە براتە کافرە ئەو عەشیرەتەهم یان ئەو کەسە لە هۆز و عەشیرەتەکەت بی نابی خۆشەویستی لە ئەو جۆرە کەسانە هەبیتن بزانە ئەی لا تەجتەمیع هذا وهذا واتە نابی ئیمان لەگەر خۆشەویستی کافران لە یەک دڵدا کۆ بیتەوە فلا يكون العبد مؤمنا بالله واليوم الآخر حقا إنساني إيمان دار نابت أو إيمان دار الراستقينا كإيماني بخوا وبروج دوائي هبي إلا دبي أو كاتدبت إيمان دار الراستقينا كخوش يسلو كافران نبيتا أجر أو كافرة كسيتي زوزو نزيتش بي لاي أو إنسانا لو يا إخوائي قلت أولئك كتب في قلوبهم الإيمان أو كاتي إنسان خۆشەویستیەکەی نەبوو لە بۆ ئەو کەسە نزیکانی کافر ئەو کاتە ئەو کەسە کەتەبە فی قولوبیهم الئیمان ئیمان لە ناو دڵی جێگیر بووە کەلیمەی کەتب لە زمانی عەرەبی کتابە کە شتێک نووسراوە یعنی تاو جێگیر بوو زۆر شتێ تۆگە نەینووسیەوە لە بیرت دەستەوە لێ زانایانی قەدیم دەیانگۆ قەید العلم بالکتابە علمی ببەستەوە بە نووسین کەتەبە فی قولوبیهم الئیمان يعني إيمان لنا وضليان زي جيربوا كقد ناروا تاو خوان يقلا كتولو خوا وأيدهم بالروح من خواي قول بشتيوانيان دكا بالروح كلمة روح ليرا ينبا معنى رحمتي خويدة خواي قول برحمتي خويدة إيمانك راس تقينة وطواويان دداتو رحميان بيدك للدنيا ولا قيامة أو إيمان دارانا يان بالروح منه بقرآن كقرآن روحه يان بروح منه جبريل كجوري هم ملائكة كان بشتيواني أو جور إيمان دارانا دكاتن إنت خواي جور فرمي سبحانه وتعالى خواي جور باستيك كتب في أولئك كتب في قلوبهم الإيمان إيمان لناو ضليت يعني خواي جور باسي إيماني ناو ضل دكالو تنكا جرنتنين بشي أندامي بشي إنسان ضلا كملكة أجر ملك ڕاست و ڕەوان و ئیماندار و چاک بوو چاکساز بوو هەموو ئەندامەکانی لەشی ئینسان چاک و باش دەبی وەکو لە فەرموودەی پێغەمبەریش هاتووە صلى الله عليه وسلم ويدخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ئەوانە خوای گەورە سبحانه وتعالى دەیان خاتە ناو بەهەشتێک لە ڕۆژی قیامەتێ کە لە ژێر دار و بار و خاکەکەی چەندین ڕووبار دەڕوا بە هەتایی تيدا دمينوا أوانا رضي الله عنهم ورضوا عنه أوانا خواي قول سبحانه الله دنياي لا خواي قول رازيبون أوي خواوي استي أنزامي دا لا أمر فرماني خوادر نتون لو خواي قولش ورضوا عنه خواي قول ليان رازيبو أولئك حزب الله أوانا براسي كوملي خواي قولن أوانا تسينيكن لسر بيامو بەڕێ خراویەکی ڕێک و پێ کۆ بووینەوە لەوەی کەوا دینی خوای گەورە بگەینێ لۆیە بووینە کۆمەڵی خوا ئەوانە لەسەر دینی خوا کۆ بووینەوە لۆیە خوای گەورە ئولائیکە بەکاردەینی لە بۆ پلە بەرزیان ئەوانە زۆر بەرزن لۆیە ئەوانە کەسانێکن خوای گەورە بە ڕەحمەتی خۆی دایان دەپۆشیتێن هەروەکو لێرە دەرێ خوای گەورە لە دوای ئەوەی کە باسی ئەوەی کرد لێرە فەرمووی ئەوانە وازیان هینا لە کوڕیان لە باوچیان لە منداڵیان لە برایان لە هۆز و عەشیرەتیان خوای گەورە چی لۆ تەعویزکردنەوە بە بەهەشتێک کەوا کۆمەڵە خەڵکانێک کە حزب اللهن کۆمەڵی خوان خوای گەورە تعویزی لۆیان کردنەوە بەوەی کەوا لە بەهەشت لەگەڵ ئەو هەموو خەڵکە پاک و چاکە کۆ دەبنەوە ئەلا ئین حزب الله هم المفلحون بە پێچەوانەی حزب الشەیطان ئەوان خاسیڕون بوون بەڵام کۆمەڵی خوا ئەوانەی کە ئیمانداری ڕاستەقینەن ئیمان کۆیانی کردەوە بەخوا ئەوانە بەڕاستی کۆمەڵی خوای گەورەن و ئەوانە سەرکەوت و سەرفرازی دنیا و قیامەتن تەوەری پێنجەم سوود و پەندەهەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە یەکەم
خۆشەویستی و پاڵپیشتی هەر چیر و کۆمەڵ و شتێک کە خودای گەورە خۆشی ناوێت ڕقی لێتی پێچەوانی فەرمانی خوایە کاری چەوت و ناڕاست بە سوێند و بەڵگەهێنانەوە نابێتە کارێکی ڕەوا و دروست. خاڵی دووەم ئەوانەی کاری خراپ و بەد دەکەن پاساوی نادروست و بێبنەما دەهێندەوە بۆ کارە خراپەکانیان گوناه و تاوانی تری بەدوا دێت ئەگەر ڕێگرینێ نەکرێت ڕەنگە سەر بچێشێت بۆ کوفر گەورەترین گوناهیش بربەست دروستکردنا لە ڕێگای حەق و بانگەوازی. خاڵی سێم ماڵ و سامان و منداڵ و خزم و کەس هۆکاری دوورکەوتنەوەی مرۆڤە لە خوا و بڕوا بۆیە لە دوا ڕۆژ هیچ سوودی بۆ خاوەنەکەی نابێت ئەگەر لە پێناوی خوای گەورە لە ڕێگای شەرعی بەکار نەهێنرابێت. خاڵی چوارم ئەوانەی لە دنیادا لە ئاست حەق و ڕاستیدا خۆیان گەوج و نەفام دەکەن دەیانەوێت لە دوا ڕۆژێش هەمان شت دووبارە بکەنەوە بەڵام لەوێ ڕاستیەکان دەردەکەوێت و ڕوون دەبێتەوە. خاڵی پێنجەم هەموو خراپە و تاوانێک بەهۆی زاڵبوونی شەیتانە بەسە دڵ و دەرونی مرۆڤ تاوای لێ دێت شەیتان دەبێتە جڵە و بەدەست و سەرمەشقی ئەو مرۆڤە چۆنی بوێت بەو شێوەیە دەیهاژوات. خاڵی شەشەم سنەت و یاسای خوای گەورە وایە ئەوەی دژایەتی خوای گەورە و پێغەمبەرەکەی بکەت دەبێت ڕسووک و ڕسوا بێت لە دنیا و لە دوا ڕۆژ پێچەوانەی ئەوانەی پشتیوانی خدای گەورە و پێغەمبەری خوددا دەکەن صلی الله عليه وسلم خوای گەورە بڕیاری داوە سەریان بخات و هەر ئەوان سەرکەوت و دنیا و دوا ڕۆژن. خاڵی هەفتەم دۆستایەتی و دژمنایەتی خوای گەورە بڕوابوون بە خوددا و بە ڕۆژی دوایی نابێت لە دڵی بڕوادار کۆبێتەوە گرنگترین شت لە پێوەری خوای گەورە لە دنیا و دوا ڕۆژ دروستی و تەواوی دڵە لە هەموو لەکە و پەڵەیەک. تەوەری شەشەم ڕوونکردنەوە ئەو سوورەتە پیرۆزە بەگشتی باز لە یەکلایکردنەوەی مسلمان دەکات بۆ خوای گەورە بەناسینی خوای گەورە و پێغەمبەرەکەی دەربڕینی خۆشەویستی و پشتیوانی بۆیان بە دوژمنزانینی شەیتان و هەموو نایارانی ئیسلام. گرنگی ئەو بابەتە لە قورئانی پیرۆز و سنەت بڕوا دانامەزرێت تا سەرەتا هەرچی شەیتان و ئەوەی دەپەرسترێت جگە لە خوای گەورە لە دڵ و دەروون دەرنەکرێت وەکو خوای گەورە دەفەرموێ لا إكراه في الدين فمن قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. يعني يكم زاد بإنسان كفر بالطاغوت بك بالشيطان بأواني صفتي شيطان أوجا كإيماني بخواهين أو كس إيمان دار الراس وكدن لا إله إلا الله هرتي خوش بويت دەوێت ڕقل لێی دەبێتەوە لە پێناوی خوای گەورە بی وەکو پێغەمبەری خوا دەفەرموێ صلى الله عليه وسلم أوثق عرى الإيمان ئەو پەڕی پەتی بەهێزترین پەتی باوەڕ بە خوای گەورە الحب في الله والبغض في الله خۆشەویستی لە پێناو خوا ڕق بوونەوە لە پێناوی خوا هەروەها پێغەمبەری خوا دەفەرمێ من أحب لله هەر کەسێکی خۆش بوێ لە پێناوی خوا وأبغض لله کەسێکی ڕق لێ بتۆ لە پێناوی خوا وأعطى لله ماڵێک دەبەخشی لە پێناوی خوا ومنع لله ماڵی خۆی نابەخشی لە پێناوی خوا دەزانی شتەکە بێ شەرعیە ئیسرافە فقد استكمل الإيمان بەڕاستی ئەوە ئیماندارێکی ڕاستەقینەی تەواوی پتەوە. وهروەها خاڵی سێم پێغەمبەری خوددا دوو سوورەت زۆر ڕەنجی داوەتەوە لە ژیانی پێغەمبەری خوا سوورەتی ئیخلاص قل هو الله أحد سوورەتی کافرون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەتای ڕۆژ لە پێش نوێژی بەیانی لە دوو ڕکعەت سونەتەکە ئەو سوورەتەی خوێندووە هەروەها لە دوای نوێژی مەغریب ئەو دوو سوورەتەی خوێندووە لە ڕکعەتی دووەم و سێمی نوێژی وتر ئەو دوو ڕکعەتەی خوێندووە هەروەها لە دوو ڕکعەتی دوای تەواف سنەتە ئەو سوورەتە بخوێندێ. دیاردەکانی پشتیوانی بێ باوەڕان پەیڕەوکردنی ئاین و یاسای ئەوان و ڕازیبوون پێی لە پەرستش و دروشمەکانیان بانگەشەکردن بۆ ئاینەکەیان یان گاڵتەکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە جۆرێکە لە پشتیوانی کردنی کافران. خاڵی دووەم خۆچواندن بەوان لە هەرسوکەوت و کردار و گفتار و پۆشاک وەکو پێغەمبەری خوا دەفەرموێ من تشبه بقوم فهو منهم. خاڵی سێم پشتیوانی کرد و سەرخستنی بیرۆکە و کار لەگەڵکردنیان. خاڵی چارەم لە دیاردە هەرزە زەقەکانی دۆستایەتی بێ باوەڕان لە سەردەمی ئێستا پشتیوانیکردنی ئەلمانیەتە. سوودەکانی خۆشەویستی خوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دژایەتیکردنی دوژمنانی خوددا و پێغەمبەر. یەکەم لە ڕەوشت و ئاکاری دۆستانی خوای گەورەی ئەولیا الله
ئەوەی وەلی و دۆستی خوا بێ ئیمانداری تەواو بێ دەبی ڕقی لە شەیطان و سیفەت شەیطانان بی و دۆستانی خوای خۆش بێ. خاڵی دۆم هۆکارێکە بۆ دەسێنانی خۆشەویستی خوای گەورە. خاڵی سێم لە سوودەکانی ئەو سیفەتە هۆکاری بەدەسێنانی پشتیوانی خوای گەورەیە کە خوای گەورە پشتیوانی ئەو جۆرە کەسانەیە. خاڵی چوارم خۆشەویستی خوای گەورە جۆرە بەندایەتیەکە کە لە بەندایەتەکانی ناودڵ. خاڵی پێنجەم دەبێتە هۆی ئەوەی کە ڕازی نەبیت بەدەسەڵاتداری هیچ کەسێک جگە لە بەرنامەی خوای گەورە. خاڵی شەشەم خۆشنەویستنی بێ باوەڕان نزیک نەبوونەوە لێیان بە هیچ شێوەیەک نە بە کردار و نەگوفتار و نەبیر و بۆچوون. خاڵی هەفتەم بڕوادار تەنها دەبێت پشتیوان و خۆشەویستی بۆ برا بڕوادارەکەی بێت بێ باوەڕانیش پشتیوانی یەکترن وەک خوای گەورە باسی کردووە لە قورئانی پیرۆز. زیانەکانی دۆستایەتیکردنی بێ باوەڕان. یەکەم موسڵمان بەوەی خۆشەویستی و دۆستایەتی بێ باوەڕان لە ئاینی پیرۆز دەردەچێت. دووەم دۆستایەتی خۆشەویستی بێ باوەڕان بەڵگەی ڕقبوونەوەی لە خودای گەورە و پێغەمبەرەکەی. خاڵی سێم هۆکاری چوونە ناو دۆزەخە و بێبەشبوونە لە بەهەشت. خاڵی چارەم هۆکاری تێکدانی ئیسلام و ڕوخاندنی بنەماکانی ئیسلامە. خاڵی پێنجەم بەهێزکردنی بێ باوەڕی ناحەقی و ناڕاستیە. مای ئەو پەڕی خاڵی شەشەم مای ئەو پەڕی ئازار و ئەشکەنجەیە بۆ بڕواداران و کۆمەڵی موسڵمانان. طبعا ئەوەی کە باسمان کردووە لاو بەڕاعەت لەو کافرە دەکرێت طبعا گوتمان کافری حربی و غەیری حربیمانەیە کافری مسالیم ئەوەی لەگەڵت دەژیتن ئاسایی ئینسان لەگەڵی دابژی سەردانی بکە هاموشۆی بکاتن وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين. خوای گەورە ڕێگریتان لێ ناکە دۆستایەتی بکەن لەگەڵ ئەو کەسانی کە شەڕیان لەگەڵ نەکردوونە وەلەم یخرجوکم من دیاریکم واروها لە ماڵەکانی خۆتان ئێوەیان دەرنەکردیە واتە شەڕی ئێوەیان نەکردیە ئەن تەبەڕوهم چاکەیان لەگەڵدا بکەن وتقسطوا إليهم لەگەڵیان دادوەرانە هەڵس و کەوتیان لەگەر بکەن إن الله يحب المقسطين. خوای گەورە ئەو کەسانی خۆش دەوێت کە بەڕاستی دادپەروەرن. کردداری ڕۆژانی ئێمە لەو چەند ئاەتە پیرۆزەی کە کردمان یەکەم پێویستە ئێمە هەمیشە و بەردەوام لەگەڵ چین و کۆمەڵی موسڵمانان بی هەمیشە هەوڵ بدە لە شوێنێک لە شوێنەکان ئەگەر مزگەوتەکەی نوێژت بە کۆمەڵ بی لە بنکەیەکی تەحفیز لەگە کۆمەڵک موسڵمانان دۆست بە هاموشۆی کەسانی چاک بکە. خاڵی سێم هەمیشە و بەردەوام یەک لە دوعاکانی پێغەمبەر ئەوە بووە اللهم إني أسألك رضاك والجنة. ئەو دوعای بابێتە ویردی سەرزارمان خوایە داوا لێ دەکەین ڕەزامەندی خۆت و بەهەشتمان پێ ببەخشی. اللهم إنا نسألك رضاك والجنة وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.